عێراق کە شەڕ دەستی پێکرد 1400 تۆپی هەبوو. باش ئەزانی لە هەشتمین ساڵی شەڕە عێراق گەیشتە 9000 تۆپ 9000 مەدفعی هەبوو. ئەمە هەر بۆی دێ لە دەرەوە هەر بۆی دێ لە نەمساوە لە بەرازیلەوە لە یوغۆسلافیاوە لە رووسیاوە هەر بۆیە هات. باش یعنی لە 1970 بڵین ئەمە ڕقمێکی خەیاڵیە کە بگاتە 9000. ئەجا دوای ئەوە خطەیەکی عسکەری کرد هێزی جوولاندەوە بەرەو کوردستان باشە بۆ ئەوەی قیادەی ئێرانی هەڵبخەڵەتێنێ ئەوانیش فعلەن هەڵخەڵەتان پێی ینی جەبهەی شەڕەکە بخاتە ئێرەوە باڵێ 1970 تۆپەکانیشی بردە ئەو سنوورە بەڵێ تۆپ بارانی کرد بە شەرتێ فاو بینی تۆپ و تۆپێ مەترێ بوو کاتەخێنرا 1 مەتر بوو بینی تۆپ و تۆپ 1 مەترێ بوو. چەنە تۆپی بەکارێنان لە گرتنەوەی فاوە هەر خەیاڵیە ڕقەمەکە ینی ناتوانم پێ بڵم ینی هەر 9000 تۆپەکە بە نمونە ئیشێ کرد 1970 ئیشێ کرد 1970 بەکارێنا لە بەکارهێنا لە فاو. باش لە گرتنەوەی فاوە یعنی کام هێزەی عێراق کام سوپا کام بەشەی سوپا زۆر دەوری هەبوو هەرە جمهوری هەرە جمهوری دەوری هەبوو